لە دوای هەڵبژاردنەکانی عێراق بۆ فترێک ئەم بابەتە نەکراوە، کۆبنەوە نەکراوە، سەردان ڕنگ بێ کەم و کورت کرابێ وەک پێویست نەبوو بێ. بۆیە ئێستا میرمان لەوە کردەوە زنجیرەیەک سەردان بکەین، لە پاشدا کۆبنەوەیکی فرەوانی هەموو حیزب و لایەنە سیاسیەکان بکەین و پێشمان وایە هەر حیزبێکی سیاسی کە لە کەرکووک بێ و پێشتر ئێستا نهاتبێتەوە باشتر وایە بگەڕێنەوە لە کەرکووک خەباتی سیاسی خۆیان دەست پێ بکەن و ئێمە لە هەوڵین بۆەوەی کۆبنەوەیشی فراوان بکەین. ئەگەر ئەو کۆبنەوەی هەواڵانی پارتیش بێن بەشداری تیا بکەن بۆ ئەوەی بتوانین لەسەر کۆمەڵێ بابەتی ئێستای کەرکووک قسە و گفتوگۆی جددی بکەین، چکە ئێستا وەزعێک لە هەرێمیشا دروست بووە، وەزعێکی لەبارە بۆ ئەم کۆبنەوەانە. ئێمە هەمومان نەزانین لە دوای ئەو هەڵبژاردنەی کە کرا بەڕاستی پەرتەوازەیەک لە ناو حیزبە کوردستانەکانە دروست بوو. زۆر بە حیزبەکان هەندێک لەو حیزبانە خۆیان بەماخورا و دەزانی، بەڵام دوجار ئێمە هەمومان لە کەرکووکا وەکو واین کە ناو سەفینەیە کابین، ئەگەر هەر کاتێ شتێک بێ هەمومان پێکەوە غەرق دەبین. بۆیە پێویستە زیاتر لە یەک نزیک بین، زیاتر ئەو هەوڵانەمان بخەینە گەڕ بۆ ئەوەی بتوانین لە کەمترین دەرفە تا بەتابەتی ئێستا کە دایلۆکی لەک تێگەیشتن و ڕێکەوتنی نێو کوتلەکان هەیە بتوانین هەموو مافی هاوڵاتیانی شاری کەرکووک بە تایبەتی وەربگرینەوە و بتوانین کەرکووچێکی ئارام، کەرکووچێکە بە مانای کەلیمە مانای پێکەوە ژیانی پێکەوە دیار بێ و ئومێد شەکەین هەموو حیزبەکان پێکەوە ئەو هەنگاوە بنین.